سڵاتانە بێ بەڕێزان لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لەگەڵتانین بەرنامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لە خۆ دەگرێت بینەری هەفتانە بن تا کۆتایی بەرنامەیەم جارەمان. دروستکردنی زەیتی زەیتون لەسەر شێوازی کۆنی کوردەواری. ئافرەتێکی خۆشنووس هۆنراوە و نووسین دەخاتە سەر کەلوپەلەکانی ناوماڵ و خواست لەسەر کارەکانی زۆرە. هاوڵاتیەک لە شاری سلێمانی چاویلکەی تایبەت بۆ نابینایان دروست دەکات. هاوڵاتیەکی شاری هەولێر لە چەندین جۆر داری جیاواز وێنە و پەیکەری جیاجیا دروست دەکات. کارەکانی بە شێوازێکی هونەری و جوانە کە داواکاریی زۆریشی لە دەرەوەی وڵات لەسەر و هەروەها توانیوتی هونەرەکەی لەسەردار بەرجەست بکاتەوە بینەخشێنێت. من ئەحسان سەلیم سامم، ناسراوم بە ئەحسانی شێوەکار، دانیشتوو شارۆچکەی پیرمامم، خەڵکی دەڤەری بارزانم. ساڵانێکی زووەوە دەستم بە کاری هونەری کردووە، لە چەند بواری هونەریدا کار دەکەم. هونەر شتێکی قەڵەباڵغە زۆری تێدایە. منش لەو زۆرانە هەندێکم هەڵبژاردەوەی کە لە توانای مندا هەبوو بێتن. بۆ نمونە وەکو سەرەتا کە من دەستم پێکرد، دەستم بە وێنە کێشان کرد، دواتر هاتمە سەر خۆشنووسی، داروێنەم دەست پێ کرد و مەعەڕەق و پەیکەرسازی و پێدا چوومە ئەو کارانم هەموویان جێبەجێ کرد. لەم وێنەیەدا زۆر جۆرەداری دەوێتن. بۆ نمونە دارەکان ئێستا لێرە ئێمە دەمانەوێ قەدی دارەکەی تۆزێک ڕەنگێکی تاریکی بدەینێ، دەبێ بەو جۆرە دارە بێتن. واگەر بمانەوێتن بۆ نمونە ئەگەر پەلکەکەی بکەین دەبێت دارەکە تۆزێک ڕەنگی فەرقتر بێت، ئەمەیان باشتر دەبێت بۆ پەلکەکە. ئێمە پەلکەکە زیاتر مەسەلەن بۆ نمونەگەر لەوە بەکاربێنین، داری تری شەیە، بەڵام دەبێ پێدا بڕۆم زانین کام دار بۆ کارەکەیمە دەبێتن جێبەجێ دەکەین. و هەروەها هەندێک داریشمان هەیە ڕەنگی فەرقترە، دەبێ پەلکی گوڵەکانی بۆ بینێنە دەرێ. ئەو کاتە دەتوانین ئێمە تابلۆکەی خۆمان وەکو سروشتی خۆی بێتەوە دەرێ. هەر جۆرە دارێک و هەر جۆرە ڕەنگێکی خۆی دەردێنیتن. پێویست ناکە بە بۆیە کارەکان بکەین و دارەکان بۆ خۆی دەبێتەوە ڕەنگ. و ئەگەر لەم مەرحەلەیە کە تەوابووین مەرحەلەی ترمان هەیە پێی دەڵێن پۆلستەر. پۆلستەر دێنین مادەکان تێکەڵ دەکەین، دواتر دەیگرینەوە. ئەو کاتێککە گرتمانەوە پۆلستەری پێدا دەکەین، بە پۆلیشێکی جوانیشی دەکەین و ساف دەبێت بە سمپارە و پۆلیشی ساف دەبێتن. ئەو کاتەی تابلۆیەکەمان بە شێوازێکی جوان و ڕێکوپێک دەردەچێتن. کاری هونەریمان زۆر کردیە، بە نرخێکی جۆرا جۆر فرۆشراوە. ئەو کەسێک کە داوای شتێک دەکا ئێمە نرخێکی بۆ دادەنێن بە گوێرەی هەم کارەکە و هەم ماندی بوونەکەشمان. ئەو مەبلەغی کە ئێمە لی سرف دەکەین و هەروها لەگەڵ ماندیبوونی خۆشمان حساب دەکەین بەو نرخە دەڕوا. جاری وا هەیە تابلۆمان دروست کردیە مەعەڕەق هەتا $3000 $2500 $1500. و هەروەها پەیکەرێکم دروست کرد لە مەرمەڕ بۆ 2 مەتر و 10 سانتیم بەرز بۆ. من لەگەڵیان پێکاتم کە سانتیمی بە $100 بۆیان بکەم. ئەو پەیکەرە کە تەوامان کرد مانگێک و 19 ڕۆژ من خەریکی ئەو پەیکەرە بووم، چونکی بەڕاستی ماندیبوونێکی زۆری ویست. کە تەواوم کرد تقریباً $21,000 وەکو حەقی خۆم دایانە من. دواتر کەفیان زۆر پێ هات،
تقریبا 6200 دۆلاریشیان وەکو پاداش دایانە من ئەو پەیکەرێکە دروستم کرد هونەرمەندێکی ئەمریکی بوو ئەو برادرانەش هەر ئەمریکی بوون کە هاتنە لای من داوایان کرد کە گوتیان پەیکەرەکەمان بۆ دروستکە من بۆم دروستکردن بەکرێن بردیان جا نازانمیدی بە کوێیان برد نازان بردیانە دەرەوەیان هەر لێرە ماوە نازان پێشتر کارەکانمان هەر لە ناو کوردستان بوو دواتر وردە پەرەی سند و دواتر چووە عێراق و چووە دەرەوەی وڵات و ستا کارەکانمان سێ بەشی وان لێ هاتووە هەندێک بزنسمان هەنە لە دوبەی دێن هەندێک کاریان بۆ دروست دەکەم و تقریباً دەیکەن بە 10 دانە 12 دانە وەکو پێکرد بۆیان دروست دەکەم کە تەواو بێ لە لای من خەبەریان دەمێ دێن دەبەن و دەستنە دەرەوە ئێستا زۆربەی زۆری مەسەڵەن کارەکان لە وڵاتاندا هەیە کارەکان زۆر ڕۆیشتینە ینی ئەو کارانێک کە دەچنە دەرەوە وەکو غەزال هەیە زۆر ینی ناسکە جوانە زۆربەی زۆر لە دەرەوە داوای ئەو غەزالە دەکەن و هەروەها کاری داروێنەش زۆر کەس مەسەڵەن داوایان کردە لە دەرەوە بۆ نمونە لە تۆڕە کۆمەڵاتیەکان منیان ناسی و سەریان کردو گوتیان ئێمە ئەو کارانەمان دەوێت زۆرمان پێخۆشە بۆمانە دروستکە ڕسمەکەیان نردووە من لێرانە بۆم دروست کردینە و بۆیانم نردینە چونەتە دەرەوە لە وڵاتەکان لە ئەمریکا لە سوید لە فەڕەنساش بوو بەڵێ لە زۆر وڵاتەکان داوایان کردبوو من بۆوانم نردیە داروێنە کە وێنەیەک لە دار دروست دەکرێتن بیدایەت ئێمە بە قەڵەم تەرحەکەی بۆ دەدەرین بە شێوازێکی گرافیک اینجا دێخینە سەر دارەکە و بە دارەکەی بۆ دەردێنین ئێستاش ئەمە تابلۆی ئەم کچە جوانەیە کچی منەوە بۆی دەردێنم دالیاوەکیە پێش ئێستا یعنی تەمەنامان دەکرد ئەگەر کەسێک بەس شتێکمان دروست کرد بە کەسێک یعنی بەس دەستخۆشیێکی لێکرد باینە بەڵام ئێستا وای لێ هاتووە یعنی هەیە ئەو خەڵکی کە داوا دەکا کردومەتە سڕا بە دەبێ بە سڕە بێتن ئەگەرنا پێڕاناگەم هەموو ئاواتی من ئەوە بوو من بۆ خۆم تابلۆیەک بەدڵی خۆم دروستکەم کە لە شوێنی خۆم دابنێم بەڵام تا ئێستا نەگەشتیم ئەو ئاواتەی لەبەرەوەی کە پێڕانە گەشتیمە داواکاری زۆرە هاوڵاتیەک لە شاری سلێمانی داهێنانێکی جیاواز بۆ نابینایان نەکات بۆ خزمەتکردنی زیاتری ئەوان ئەو چاویلکەیەکدا دەهێنێت بۆ نابینایان کە دەتوانن کە بە لە چاوکردنی چاویلکەکە کات و ڕۆژ و هەروەها پلەکانی گەرما بزانن هەروەها نابیناکان کاتێک کە مۆبایلەکانیان ون دەکەن دەتوان لە ڕێگەی و چاویلکەوە بیدۆزنەوە ئەمە شەتوانێت خزمەتێکی زیاتر بەو کەسانە بکات کە ناتوانن بەهرە لە چاوەکانیان وەربگرن ئەو ڕووناکیە لە شاشەکە دیار بێت ئەم ئامێرە تایبەتە بۆ کەسانەی کە هەر دەسوەر چاویان لەدەستاوە توانای هەیە کۆمەڵە کاریان بۆ بکات بەبێ ئەوەی کە دەست بنن بە هیچ دوگمەیەکە تەنها لە ڕێگەی سەوتەوە بۆ نمونە کاتژمێر ساڵنامەی بێ یاخود پلەی گەرمی یاخود بێ ئامێرەکانی ناماڵ کۆنتترۆلکە یاخود مۆبایلەکە ئەگەر لە شوێنێک لێون بێ ئەتوانێت بۆی بدۆزێتەوە لە هەمان کاتیشا توانای هەیە ئەگەر نزیک بیتەوە لە بربەستێک ئاگدارێک کاتەوە تەبەن ئامێرەکە تایبەتمەندێکی تریش ئەوەیە کە کەسانی یاساییش دەتوانن بەکاری بێنن بۆ ماڵی زیرەک واتە ماڵەکانیان پێ کۆنتترۆلکەن لە ڕێگەی سەوتەوە سەرەتا ئامێرەکەدا ئەگیرسێن و ئێستا دەسەکەین بە تێزکردنی بەڵێ کاتژمێر چەنە؟ کاتژمێر 4:15 خولەک چەنی مانگە؟ چەنی مانگە؟ 15 بەفرانباری 2720 کوردی پلەی گەرمی پلەی گەرمی 16 پلەی سیلیزیە سپی کاتژمێر چەنە؟ کاتژمێر 4:05 خولەک سوور
سوور پامایی یەکێک لە تایبەتمەندیەکان تریم ئامێرە ئەوەیە کاتوانی ئامێرەکانی ناوماڵ کۆنتترۆل کە هەموو ئامێرانی کە بە ڕێگەی کۆنتترۆل ئیشەکەن تەنها پێشترەوەی کە پێویستە زانێری کۆنتترۆلەکە لەسەر ئامێرەکە جێگیر بکرێت. ئێستا منم ئامێرە تێستەکەم سوور پامایی وەک ئەبینین هەموو ئەو داواکارانی کە لێیەکەی بۆ جێبەجێ ئەکات. چەندی مانگە؟ 15 بەفرانباری 2720 کوردی. تایبەتمەندێکی تری ئەوەیە بۆ ئەو کەسانی کە نابینان بە تایبەت ئەگەر مۆبایلەکەی لە ناو ماڵا لێون بێ ڕەنگە زەحمەت بێ بیدۆزێتەوە بۆیە ئەم ئەو کارت بۆ ئاسانەکە. بۆ نمونە ئێستا من تێستێکم کوا مۆبایلەکەم لە گوندی باشقال ئاغا لە دەڤەری ئاکرێ لە وەرزی زستاندا جوتیاران بەرهەمی زەیتون ئەچنەوە هەروەها زەیتی زەیتونی لێ بەرهەم دەهێنن بە شێوازێکی جوانی کوردەواری کە بەرهەمەکەیان 100% خۆماڵیە و بۆ تا جێگەی سەرنجی هاوڵاتیان و هەروەها ئەو بەرهەمەش داواکارێکی زۆری لە سنوورەکە لەسەرە. اوی شولام تکین بجنه گفشینا زیتی زیتونا اوه محسره لگوند باش خراغا لقضا آکری وی شوله چند نفرک بید ویندا کو زیت لی بیده برمینان اوی شوله یعنی یک دک آگری خوش دکد یک سه تریسید که ویدا زیت لی بیده برمینان آفت بیا گرم بیدا کو زیتکا خوش لی بیده داری اگرم بحثی زحمت آوی شوله بکن زحمت آوی زوره چونکه اف شوله نب بچیکا دیتا که نب ظلام و نب دان عمره چونکه شوله ما چند ساعت دیتا و کشان بگیره حتی 5 ساعت شوله ما هیچ آمیرک دیدنا هتا بکاری نان شوله ما همی به دست و پیایه حتی هم بو خلقه که دیار کن که زیت ما صد خمالیه ام هیچ آمیرک دیدا بکار ناینی شوله ما زار بی چند جحیلک دیتا کرن
پرسیاره با پیر و بابت خومه کریه اف شوله زور یا قدیمه اگر بحثی سعراوی بکن دیگل یه محصره و دیگل یه کارگاه از فرق که زوره هی چون که یه ما صادصات خو مالیه بکنم برکوی تگه بیتا گفشین تگه سعراوی تقریبا یه ما سعراوی حتی 35,000 زیادتریش 30,000 تیتا فروتن هندی معمله کیلو به 8,000 10,000 تیتا فروتن لە شاری سلێمانی ئافرەتێک توانێتی لە ماڵەکەی خۆیدا کۆمەڵێک هونەری جوان بخۆڵقێنێت ئەویش هونەری خۆشنووسیە کە بە نووسینەوە و هەروەها نەخشاندنی وتەی جوان و بەنرخ لەسەر کەلوپەلە جیاوازەکان توانێتی هونەرێکی تایبەت و بەهرەکەی خۆی نیشان بدات. ئێستا کارەکانیان خاتونە بۆ تەجێگەی سەرنجی هاوڵاتیان بە تایبەتی خانمان پێشوازێکی باشیان لێ کردووە. ناوم سەما سامانە خەریکی کاری دەستیم بە شێوەی وێنەکێشان و بە شێوەی خەتخۆشی لە بیدایەتی کارنتین دەستم کرد بە دروستکردنی چەند تابلۆیەک بۆ ناو ماڵی خۆم لەگەڵ پاڵپشتی مێردەکەمە ئەو فکرەیە پێم کە ئەتوانم بیکەم بە کارێکی تایبەت بۆ خۆم و منیش دەستم کرد بە دروستکردنی پیجی سیمپلی سەما کە ئێستا تابلۆ بۆ خەڵکی کورد دروست دەکەم بە هەموو شێوەیەک. هەر لە مناڵیەوە حەزم لە وێنەکێشان هەبووە و لە تەمەنی 4 ساڵیەوە خەریکم زیاتر حەزم لە کێشانی شتی سروشتیە بۆ نمونەوەکو گوڵ و درەخت و ڕۆکەکان زۆرم حەز لە کێشانی گوڵە حەزم لە کێشانی دار و درەختە و هەروەها حەزم لە کێشان و نووسینەوەی ئەو شعرانەیە یاخود ئەو وتانەی کە زۆر هیوا بەخشن بە خەڵک هەروەها حەزیشم لە نووسینەوەی ئاەتی قورئانە یاخود هەر بە ئینگلیزی بێت بە عەرەبی بێت یاخود بە کوردی بۆیە کە دەستم کردەوە بەم کارە لە کاتی کارنتینەوە ئەو خۆشی پێبەخشیم کە لەوەتەی لە مناڵیەوە هەم بووە لەگەڵما بووە بەڵام نەمتوانیە ئەوە پەری پێ بدەم دەستی پێکردەوە ئیتر ئەمەش بووە بە یەکێ لە هۆکارەکانی کە ئاوا توانیمە بەردەوام بم. کارانەی کە نووسینەوەی ناوە یاخود شعر و ئەمانەیە من ستایلی خۆم دروست کردووە کە ستایلێکە کە تۆزێ نەرمە و ئەوەنە ڕقیتیان نییە چونکە ستایلە کۆنەکان عادەتەن تۆزێ ڕقیەکیان تایە نازانم چۆن بێڵێم بەڵام ئەوی من زۆر نەرم و فەمنینە ئەوە ستایلەکەی خۆمە هەروەها ستایلە کۆنەکانیش بەکارەهێنم لە خەتخۆشیە.
ئەو کارانەی کە زۆر دڵخۆشمەکەن و خەڵک زۆر داوام لێکەن ئەوانەیە کە خەڵک زۆر تایبەتە لەلایەن بۆ نمونە ناوی خۆیانە یاخود وتەیەکی کەسێکی خۆشەویستیانە حەزەکەن بیکەن بە تابلۆیەک لە ناو ماڵەکانیانە هەبێ حەزم لەم کارانەیە چونکە بم بە ئەو کەسێک کە ئەتوانم ئەوان دڵخۆشکەم بە شتێک کە تایبەتە لەلایەن هەروەها حەزیشم لە نووسینەوەی شعرەکانە بۆ نمونە شعرەکانی شەرگۆ بایکەسە یاخود هێمن مکریانیە هەروەها حەزەکەم هەموو شعرەکانی شاعرە کوردەکانمان بۆ نووسمەوە لەسەر تابلۆکان. محەممەد ڕستەم گەنجێکی خەڵکی ڕۆژاوای کوردستانە و زیاتر لە 18 ساڵە لە شاری کۆرسکی رووسیادا دەژیت لەوێ خواردنگەیەکی کردوتەوە و بەهۆی جیاوازی خواردنەکانیشیەوە ناوبانگی دەرکردووە هەروەها چەندین جۆری تایبەتی خواردنی کوردی پێشکەش بە هاوڵاتیان دەکات و ئێستاش ناوی خواردنەکانی بە ناوی شارەکانی کوردستان ناوناوە. ناوی من محمد اسماعیل ریستمش باجاری درویسیمه از موالید 1981 مخنخ سوری تمام کرد از هاتم وید باجاری کورسک صیدله خوند ما صیدله تا دخوند 2005 دو هاتم 2007 خلاص 2005 ما خوش خورد کاری کی بکن ما کفاک چوچک دی ما خود تجربه بکن کاروی چاب مر بمشورة خسر وخورد خود شکی بکن ما کاری کافی کردن في مطعم کار بچوچک بو هیدی 2007 خودنا خلاص کرد شو مالی دیپلم مان ماجری ماری دمان دما هیکلوی دمان ام بگریان باوی خو بریم پیر شغلی و قناعن بگریم تجربه بکن ویده چاو کار بمشی ام هاتن ویده ما کار کرد 2007 ما 2008 ما کاری حبکی گوهران ما تشنی نه آنین باجر یک مطعم هبو او خوارنی یابانی هبون سوشی رول ما وجربان هیدی شغل قلقي مشيا خوش مشيا كيف عالمي قال لك شخوارني مرهاتن دست کار کرد ولو او تشت بالامتن و بچکی مزین ولو کاری که بچوچک هیدی کار بکنش خوره جبو هم مصروفه که بچوچک درخنش بو خوندنی جبو خور نو وقت خورد خور نو شکی مزین بالامتن بو از بکم کافام بچوچک هبو متشنی بچوب دفوتن یعنی بطاطا بو چای بو اول روسیای نبی پلمینی چنی ولو قال لك خوارن ناوی باجار خو ناوی خو نکرش بو کسی ویده لکورسکی زیده میلیون کی دیجین جبو ملت ببینن قال لك عالم تینجمه جبو ببینن ناوی باجاری ما هم ناس خوارن هن ناوی عفرین خوارن هن ناوی وان دربیسیه عمودی ملان هي باجاری کورسک زیده زیده میلیون کی 15 رستورانی مهنه برایم جی 2011 هاتن ویده خواندنا خو کرن
خودنا خلاص كده ماجستراتورة خلص كده برا كردستاني ولا سوريا أو الشهر هي يحكينا فشي أو الفيدا مان أو شيء على كاري قل كي مردكن يك شوان إداري سر رستوران ومطعم قدشي ويجي سريكي چای خانه بسر چای خانه يجبو شغل أو كاري تمي فارني نحكي دكن فارني كردي دخيني زيادة تدكن هر جاري. لاماوەی ڕاپردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەی تر هەر شاد و بەختەوەربن.